من ناوم دانیا سعیدە سەرپەرشتیاری بەشی پشیلەکانم لە کافەی کاتوچینۆ. ئەمە بیرۆکەی شوێنەکەمان وا بۆ هات کە حەزمان کرد شوێنێکی تایبەت بە پشیلە بکەینەوە و بە تایبەتی بۆ ئاژەڵ دۆستان کە بتوان بێن یاریان لەگەڵاکەن و کە حەزیان بە ئاژەڵە ماڵیەکانە و ئەمە پشیلەمان هەڵبژارد لەبەرەوەی ئاژەڵێکە زۆر ئارامبەخشە بۆ دەروون و شێوازی کافەکەمان بەو شێوازە داناوە کە لەگەڵ هونەرات تێکەڵ بێت و کردیشمان بە دوو بەشەوە بۆ ئەو کەسانی کە حەزیان لە پشیلێ ئەتوان بچن بۆ لای پشیلەکان ئەوانەی بشیانەوە لە کافەکە دانیشن بەشێکی تایبەتمان هەیە و شوێنی دانیشتنە. پشیلەکانمان هەمووی بەخشینن، هەموویمان وەرگرتووە، کەسانێک بە خێویان کردووە بەڵام دوایی یاویانە بە ئێمە، ئێمەش لای خۆمان لێرە بە خێویەکەین و ئایان هێڵینەوە. خەڵک زۆریات بۆ لای پشیلەکان بە تایبەتی هەر بۆ لای ئەوانیان کە یاریان لەگەڵکەن و کاتیان لەگەڵا بەسەربەرن و خێزانەکانش زۆربەی کات مناڵەکانیان ئەهێن بۆی زیاتر لەگەڵ پشیلەکانە ڕابێن. جۆرەکانمان زۆرن، حەوت جۆرمان هەیە لێرە، جۆری شیرازیمان هەیە، کوردی خۆماڵیمان هەیە و جۆری هیمالایە و ڕووسی و بریتیشمان هەیە لەگەڵ ڕاگدۆڵ و سکۆتیشش. ئێمە لێرە قاوەخانەمان هەیە بەشێکی تایبەتەبەوە لە کافێکەیە و شیرینی و خواردنەوەی سارد و گەرمیشمان هەیە و ئەتوانن بێن لێرە کاتی خۆیان بەسەربەرن لەگەڵ هاوڕەکانیان یاخود بۆ ساعیکردن بێ کاتێکی ئارام بەسەربەرن و خواردنەوە و شتیش بخۆنەوە.